طبعا ژیان لەگەڵ کەسی بەتەمەنا زۆر خۆشە بە تایبەت ئەزمونێکی زۆرتریان لە ئێمە هەیە. سڵاوتان لێ بێ مامۆستایانی بەڕێز، ئەم کاتتان باش یاخوا سەلامەت بن. وەڵی من چەند دەقیقەیە کاتتان لێگرم داوای لێبوردنەکەم. سپاس دەکەم. حەزەکەم پرسیارێکی سادە لە بەڕێزت بکەم، ئەویش ئەوەیە لە کۆمەڵگەیە بۆچی ئینسانەکان حەسوودی بەیەکە بن، هۆکاری چییە؟ بەڵێ تامان حەسوودی نەخۆشیە، بەڵێ نەخۆشیەکی درمیشە، زۆر کەس توش دەبی هەرچەندە هەندە حەسوودی باز دەکەی باشە، بەڵێ باشە مەسەن تۆ ئینسانێکی زیرەکی و خاوەن شەهادەی و حەز دەکەم وەکو تۆ بم وەکو بگەمە، ئەمە لایەنە باشەکەی، ئەمە لایەنە باشە، ئەی لایەنە خراپەکەی، لایەنە خراپەکەی هەروەکو گوتم من زۆر جار حەسوودی بە خەڵکی هەبوون دەبەی لە ڕووی مادیەوە، زۆر جار خەڵکی بە شخصیەتە بابلێن کەسایەتی هەیە و کەسە لە ناو خەڵک ناوەکی هەیە حەسوودی پێداوم پێم ناخۆشە ئەو کەسە ئەو ناو دەنگەی هەیە ئەو ناوبانجەی هەیە کە پیاوەشی دیارە باشە ئەوانە و هەروە لە ڕووی مادیەوە، لە ڕووی مادیەوە کەسێک هەیە ئیشکەرە، ئیشزانە، لێزانە، من ئەو شتم پێ ناکرێ حەسوودی پێدەوم. ئەم بڕێ من ئەو جۆرە حەسوودە هەموو ینی جەنابەت پێت وایە یەکێ لە هۆکارەکان لە بێدەسەڵاتی ئەو کەسەیە زۆر تەواوە بێدەسەڵاتی وات لێ دەکات ناتوانانی بگێ ئاستی ئەو کەسەی باز دەکرێ، ئەجە لە ڕووی ناودەنگە، لە ڕووی هەبوونیە، لە ڕووی شەهادەیە، لە ڕووی هەر شتێکە ئەو کەسە بە توانایە کەسی بەرامبەریش کە حەسوودی پێوە دەبات دەتڵێتەوە لە شوێنی خۆی پێی ناکرێ وەکوی بکە ئەوجا بە حەسوودی لە ناوە خۆی لەشکوت نەخۆشیە نەخۆشیەکەی خۆی دەخواتەوە. ئەو مامۆستایە باس لەواکە کە هەتا ئینسان نەگاتە پلەیەک لووتکەیەک حەسوودی پێ نابرێ و فعلەن وایە. لەبەرەوە کاتێک حەسوودیت پێبن دڵت بە خۆت خۆش بێ، بۆ لەبەر ئەوەی ئەوە نیشانەی ئەوەیە تۆ گەیشتووی بە پلەیەک، ئیتر لە ڕووی پارەوە بێ، لە ڕووی عەقڵەوە بێ، لە ڕووی داهێنانەوە بێ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ، تۆ گەیشتوویت بە شتێک بۆیە حەسوودیت پێبن. بۆیە کەسەکان کە دەرکەوتن ئەو جار حەسوودیان پێبن، بەڵام تۆ لە ماڵەوە دانیشتووی هیچت نییە، هیچ چالاکیەکت نییە، هیچ کار و کردەوەیەکت نییە، چاوەڕێی حەسادەت بە هیچ کەسێک مەکە. بەڵام کاتێک دەرەکەوی بەو واتایی کە تۆ بەسمەت هەیە لە کۆمەڵگەیە، جێدەستت دیارە لە کۆمەڵگەیە، واتە تۆ کار ئەەکەی، بۆیە خەڵکێک حەسادەتت پێبن و زۆر جاریش پێویستەکە تۆ پەنا بگری بەخوای پەروەردگار لە شەڕی ئەو حەسوودانەی کە حەسادەتت پێبن.